ئەژی ئەمین بۆچی هێرشی کردە سەر یەکێتی؟ ئایا ئەژی ئەمین بۆتە پارتی؟ ئەیکەواتە بۆچی ڕەخنە و هەندێک جاریش لێدوانی جیاواز لەسەر هەندێک هەڵوێستی حیزبەکەی دەدات؟ دوای ڕووداوەکانی 8 تەمووز ئەژی ئەمین بوو بە بەرپرسی دەستگای زانیاری. ئەژی ئەمین یەکێک بوو لەو بەرپرسە هەواڵگریانەی هەموو دەرگاکانی بەڕووی هاونیشتمانیان خستە بۆ سەرپشت. هەمیشە پێی وابووە کە دەبێت دەستگا ئەمنیەکان و هەواڵگریەکان لە خزمەتی هاوڵاتیاندا بێت. ئەمە جیالەوەی کە هەوڵی بە نیشتمانیکردنی دەستگای زانیاری حیزبەکەی دەدا و کاری بۆەوە دەکرد کە دەستگای هەواڵگریەکانی هەرێم لەو بەرگە حیزبیە دەربکرێن و خزمەتی خاک و نیشتمان بکەن و نابێت ئەو دەستگایانە بخرێنە خزمەتی بێگانە و بەتایبەت ئەو وڵات و کەسانەی کە هێرشیان کردە سەر خاکی کوردستان و کێشەیان بۆ ڕێفراندۆمی سەربەخۆی کوردستان دروست کرد. ئەماش بەس بوو کە دانووی لەگەڵ سەرۆکی ئێستا یەکێتی نەکوڵێت. یەکێتی لە ئێستادا لە هەوڵی کردنەوەی بارەگایەکی دژە تیرۆری عراقیە کا دژە تیرۆری عراق یەکێک بوو لەو هێزانەی هێرشی کردە سەر خاکی کوردستان و لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا چەندین پێشمەرگەی کوردستانیان شەهید کردو بەدەبابەکانیان بەسەر لاشەی ئەو شەهیدانەدا ڕۆیشتن. یەکێکتر لەو خاڵانەی کە ئەژی ئەمین ئاماژەی پێداوە و لێی نیگەرانە هەوڵەکانی فراکسیۆنی یەکێتی بوو لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە پرسی پرۆژە یاسای بودجەدا کە جیاکردنەوەی پشکی سلێمانی بووە لە بودجەی عراقدا کە ئەماش جارێکی تر کەلێن و دەرزی خستە ناو یەکڕێزی ناو ماڵی کورد و ئەزموونەکانیان لە ڕابردووشدا ئەم هەڵوێستەی فراکسیۆنی یەکێتی ئەژی ئەمینی تووڕەتر کردو. دژی ئەو هەڵوێستەی فراکسیۆنی حیزبەکەی لێدوانی دا و وتی ئەم هەڵوێستەی فراکسیۆنی یەکێتی دەبێتە هۆی پەرتەوازەی کە ئەماش بۆ یەکێتی و تەنانەت بۆ بەرپرسی یەکەمی دەستگایەکی هەواڵگری هەڵوێستێکی چاوەڕوان نەکراو بوو لە ڕووی بەرژەوەندی حیزبیەوە. ئەژی ئەمین کە لە دوای ڕووداوەکانی 8 تەمووزی ساڵی 2021ەوە پۆستی سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری سڵاش زانیاری پێدرا لەسەر ئەو جیاوازیانەی لەسەرەوە ئاماژەمان پێدا و هەروەها کۆمەڵێک جیاوازی و هۆکاری تر کە هێشتا بەنهێنی ماونەتەوە پێدەچێت لە داهاتوودا باشتر و ڕوونتر قسەی لەسەر بکەین. یەکێتی و بەتایبەت لەلایەن سەرۆکی ئێستا یەکێتی هەوڵدرا ئەو پۆستە لە ئەژی ئەمین وەربگیرێتەوە، بەڵام حکوومەتی هەرێم ئامادە نەبوو بچێتە ژێرباری ناکۆکیەکانی ناو یەکێتی و ئەو پۆستەی وەربگرێتەوە و بیبەخشێتە کەسێکی تر و تەنانەت هیچ مەرسوومێکی هەرێمیشی بۆ سەرۆکە نوێیەکەی دەستگای زانیاری دەرنەکرد. هەر ئەمەش نا بەڵکو بۆ یەکەم جار یەکێتی دوای ناکۆکیەکانی بەتایبەت ئەژی ئەمین و سەرۆکی یەکێتی ئەژی ئەمین وەک یاریدەدەری ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم دەستنیشان کرا. دوێنێ چوارشەممە 28/6/2023 لە ڕاگەندراوێکدا ئەژی ئەمین پەیامێکی بە بۆنەی جەژنی قوربانەوە بڵاو کردەوە. وێڕای پیرۆزبایی دەڵێت ئەوێ دەکەم لە ژێرناوی جیاکردنەوەی بووجا یان پشکی پارێزگادا چیدی بەرژەوەندی باڵاکانی نەتەوەکەمان نەکرێنە قوربانی بەرژەوەندی تەسکی حیزبی. داوا دەکەم سەرکردایەتی سیاسی کورد ژیرانەتر و باشتر مامەڵە لەسەر ئەم بابەتە بکات. هەنگاوی لەم شێوەیە لە مێژوودا وەکو خیانەتێک بە نێوچاوانیدا ڕێژەرانی پیلانێکی لەم شێوەیە دەنووسرێتەوە. ئەم پیلانە پێچەوانەیە لەگەڵ بنەماکانی دامەزراندنی یەکێتی لە مافی چارەی خۆنووسین و هەر هەنگاوێکی لەم شێوەیە سەروەری نەتەوەکەمان دەخاتە ژێرمەترسیەوە. لێرەدا دەپرسین ئایا ئەژی ئەمین بووە بە پارتی؟ بۆچی دژی هەوڵەکانی فراکسیۆنەکەی قسەی کرد؟ هەمووان دەزانن کە یەکێتی لە دروستبوونیەوە تا دوای ڕووداوەکانی 8 تەمووز هەمیشە ڕای جیاوازی بەڕوونی هەبووە. ئەم قسە و لێدوانە دژانەی ئەژی ئەمینیش جگە لە دڵسۆزی بۆ یەکێتیەکەی ماڵ و شەپکە گوڵەکەی هیچی تر نییە. ئەم ئیرهابە فکریەی کە هەر کەسێک لەگەڵم نەبێت و وەک من بیر نەکاتەوە پارتیە بەسەر چووە کە دڵنیان زۆرینەی ڕەهای سەرکردایەتی ئێستا یەکێتی ئەگەر بە ئازادانە ڕای خۆیان بڵێن ئەوە هەمان ئەم هەڵوێستانەی ئەژی ئەمینیان دەبێت. ئەژی ئەمین دوای ڕووداوەکانی 8 تەمووزی ساڵی ڕابردووی نێو یەکێتی کرایە بەرپرسی دەستگای زانیاری ئەو حیزبە و بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاری سڵاش زانیاری لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان. هەروەها پۆستی یاریدەدەری ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی پێدرا، بەڵام دواتر بەهۆی ناکۆکی لەگەڵ سەرۆکی یەکێتی سلێمانی بەجێهێشت و لە هەولێر دەژی و بە هەمان ناونیشانی پێشووی لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان کارەکانی خۆی ڕایی دەکات.